محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. لتفسير سورة بقرة قيشتنا آيات يازدا كخواي قورة لو آتشدا روبة پیغمبر من صلى الله عليه وسلم دا فرميت سل بني إسرائيل سل يعني بپرسة أي محمد صلى الله عليه وسلم لنا وكان إسرائيل يعني ليهودية كان لجولك كان لوانەی کە شوێن کەوتەی عیسا پێغەمبەرن سەلامی خوای لەسەر بێ ئەوانەی کە بەڕەچەڵک دەستنەوە سەر یعقوب پێغەمبەری سەل بەنی ئیسرائیلە پرسیارکە ئەی محەممەد صلی الله عليه وسلم لە بەنو ئیسرائیلیەکان کەم ئاتەیناهم من ئایەتین بەیینە کەم یعنی لێیان بپرسە کەم چەندەتان ئاتەیناهم پێماندان من آيات بينة لبلغو نشاني رونو آشكرا ها لزمان عربي دا كم دو معناي هي هندك زار دا فرمون بو برسيارة لجمارة اگر برسيار بلجمارة آوا تفسيري دا كين دالي أي محمد صلى الله عليه وسلم لبنو إسرائيل كان ببرسة با جواب الدنوتا أخوا سند بلغو نشاني رونو آشكران بو هاتوا لسر راستيتي پیغمبركيان ولسر دەسەڵاتی بێسنووری خوا و هێندێک جار کەم پێی دەگوترێت کەمی خەبەری بە معنای زۆر دێ ئەگەر بە معنای کەمی خەبەری بێ ئەو کاتی تەفسیرەکەی ئاوایە دەڵێن کەم ئاتەیناهم یعنی زۆرمان بۆ ناردن بەڵگە و نیشانەی ڕوون و ئاشکرا بەڵام لەگەڵ ئەوەی کە بەڵگە و نیشانەی زۆرمان بۆ ناردبوون بەنو ئیسرائیلیەکان هەر بەڕاستی ئیمانیان نەهێنا و هەر شکری خوای گەورەشیان نەکرد لسر او همو چاکانەی کە خوا لەگەڵی کردبوون هەر لە سەرەتا تەبان گۆچانەکەی موسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بکەم معجیزە بوو و دواتر بووە هۆکاری ڕزگاربوونی بەنو ئیسرائیلیەکان و خنکانی فیرعەون پاشان خوای گەورە خواردن و خواردنەوەی لە ئاسمانەوە بۆ دەناردن سێبەری لە ئاسمانەوە بۆ دروستکردن چەند جار خوای گەورە مراندنی بەنو ئیسرائیلیەکان زیندوی کردنەوە چەندان گوناهیان کرد و تاوانیان کرد خوای گەورە لێیان خۆش بوو بەڵام ئەوان هەستیان بە نیعمەتەکان هەر نەکرد سەل بەنی ئیسرائیلە بپەرسە ئەی محەممەد صلی الله عليه وسلم لە بەنو ئیسرائیلیەکان پێیان بڵێ کەم ئاتەیناهم من ئایەتین بەیینە زۆرمان بۆ ناردن بەڵگە و نیشانەی ڕوون و ئاشکرا جا خوا دەفەرمێت وەمەن یوبەدل نیعمەت الله هەر کەسێک بگۆڕێتەوە نیعمەت و چاکەکانی خوای گەورە بە سپڵەکردن لە بەرامبەر خوادا بە ناشکریکردن لە بەرامبەر خوادا من بعد ما جاءته دوای ئەوەی کە نیعمەت و چاکە و بەڵگەکانی بۆ دێن فإن الله شديد العقاب بێگومان خوای گەورە زۆر توندە سزا و تۆڵەکەی ومن يبدل نعمة الله هەر کەسێک بگۆڕێتەوە ئەو نیعمەت و چاکانەی کە خوا لەگەڵی کردوون بە سپڵەیی و بە پێنەزانینی من بعد ما جاءته البينات من بعد ما جاءته دواي أويك نعمة چاکەکانی بۆ هاتن فإن الله يعني ببێگومانی خوا شديد العقاب زۆر توندە سزاکەی یاسای خوا وایە نعمەت و چاکەت لەگەڵ کرا شکری خوات کرد خوای گەورە بۆ زیاد دەکا چاکەت لەگەڵ کرا ئینسان سپڵە بوو خوای گەورە نیعمەتەکەشت لێ وەردەگرێتەوە لە دنیاە و لە قیامەتش سزات دەدا پاداشتی نیعمەت شکرانەی نیعمەت لە دنیاش ئینسان دەستی دەکەوێت لە قیامەتش لە دنیای خوا بۆ زیاد دەکات لە قیامەتش شکر بە عیبادەت حسابە سپڵی لە دنیای نیعمەتەکەت لێ دەستێنێتەوە لە قیامەتش ئەو شەدید العقابە ئەو سزایە توندە مسۆگەرە معنای ئاەتەکەی ئاوایە سەل بەنی ئیسرائیلە بپرسە لە بەنو ئیسرائیلیەکان کەم ئاتەیناهم من ئایەتین بەیینە پێیان بڵێ زۆرمان بۆ ناردن بەڵگە و نیشانەی ئاشکرا ومن يبدل نعمة الله هەر کەسێک بگۆڕێتەوە ناز و نیعمەتەکانی خوای گەورە بە سپڵەبوون من بعد ما جاءته دوای ئەوەی کە بەڵگە و نیشانەکانی بۆ هاتن فإن الله شديد العقاب بزانن بەبێ گومانی خوای گەورە زۆر توندە سزا و تۆڵەکەی پاشان دەفەرمێ زوجین للذین كفروا الحياة الدنيا ڕازێنراوەتەوە بۆ ئەوانەی کە بێ باوەڕن ژیانی دنیا جوان کراوە بۆ ئەو کەسانەی کە بێ باوەڕن ژیانی دنیا تەمان چێ جوانی کردووە چێ دەی ڕازێنێتەوە شەیطان
ئینسان وا لێ دەکا هانی ئینسان دەدا وەسوەسە بۆ ئینسان دروست دەکا پێی دەڵێ جا تۆ لە دنیادا خۆ هەر ئەوەندە دەژیەی وەختێک هەر دەمری بۆ تا لە ژیاندای و تا بۆ خۆت لە دنیادای حەزەکانی خۆت و ئارەزوەکانی خۆت جێبەجێ ناکەی کە بە پێچوانەوە خۆ ئینسان ئەگەر عاقڵ بێ دەبێ ئەگەر زانی دنیا کاتیە وایە زانی تەمەنت دیاری کراوە لە دنیادا ئینسان دەبێ زۆرتر زەخیرە و توێشووی تێدا کۆکاتەوە بۆ قیامەتێ بەڵام هەمیشە شەیطان ئیشی ئەوەیە دنیات لەکن خۆشەویستکە دنیات لەکن پێش چاوی بڕازێنێتەوە حەز و ئارەزوەکانی دنیات بۆ جوان کاتا ئیهتیمام بە دنیا دەی واز لە قیامەت بێنی چونکە ئەگەر ئیهتیمامت بە دنیادا ئینسان دەبێتە ڕەفیقی شەیطان و شەیطانیش حەزی لەوەیە ڕەفیق و برادەری زۆر بن بۆیە دەفەرمێ زویینە للذینە کەفەڕوا الحەیات الدنیا ڕازێنراوەتەوە بۆ ئەوانەی کە بێ باوەڕن ژیانی دنیا و خۆشیەکانی دنیا بە جۆرێک تەبەن هەموو کەس دنیای هەر خۆش دەوێ وایە هەموو کەس نیسبەتێک حەزی هەر لە دنیاە بەڵام تاکەی حەزبوون لە دنیا دروستە تا ئەو کاتەی کە دەبێتە هۆکاری لە بیرچوونی قیامەتێ ها کە دنیا و خۆشیەکانی دنیا قیامەتی لەبیر بردیەوە بووە هۆکاری لە بیرچوونەوەی قیامەتێ تەمەن ئەو کاتی دنیا دەبێتە مەزرعەیەک بۆ چاندنی خراپە و دروینەوەی گوناه و تاوان و نەتیجەکەشی لە جەهەنەمەوە خۆی دەبینێتەوە زویینە للذینە کەفەڕوا الحەیات الدنیا ڕازێنراوەتەوە بۆ ئەوانەی کە بێ باوەڕن ژیانی دنیا خۆشیەکانی دنیا بۆیە وەیەسخەڕونە من الذین ئامنوا وەیەسخەڕون گاڵتە دەکەن کافرەکان هەمیشە بەوانەی کە ئیماندارن ها ئیماندارێک کە دەبینن لەبەر خاتری قیامەت واز لە دنیای دێنێ لەبەر خاتری قیامەت گوناه ناکە لەبەر خاتری قیامەت حەزەکانی خۆی جێبەجێ ناکە لەبەر خاتری ئەوەی بگاتە بەهشتێ ئامادەیە لە دنیادا زۆرترین زەحمەت و میحنە و ناڕەحەتی تەحەمولکە کەسە کافرەکان گاڵتەیان پێدێتێ و بە زمانیش کاتی خۆی دەیانگوت ئەو موسڵمانانە نەفامن و جێلن چونکە بە بەهشتێک خۆیان فریوداوە نەعوذ بالله بە بەهشتێک خۆیان خەڵەتاندووە نازانن هەیەیان نییە لەبەر بەهشتێک کە نازانن هەیەیان نییە وازیان لەو هەموو خۆشیانەی دنیاە هێناوە بەڵام لە حەقیقەت داوانیە ها ئینسانی ئیماندار دوو چاوی هەیە کە یەکێکیان دنیای پێدەبینێت و ئەوەی کەیان قیامەتی پێدەبینێ وایە هەمیشە ئینسان بۆ دوو ژیانی لە پێشچاوە ژیانێکی تەوقیت کراو یعنی کاتی دنیایی لە ناوچوو ژیانێکی هەمیشەیی کە لە بەمرنێ دەست پێ دەکا کەسی عاقڵ و ئیماندار کاتێک کە نیعمەتەکانی دنیا بەرامبەر دەکا بە خۆشیەکانی بەهشتێ دنیاەکە لە پێشچاوی هیچ قیمەتێکی نییە وانە بەس کەسێک ئیمانی بە بەهشتێ نەبێ وانە بەبێ گومانی واسێنان لە دنیا و لە خۆشیەکانی دنیاە بۆ ئەو کەسە زەحمەتە بۆیە خوا دەفەرمێت وەیەسخەڕونە من الذین ئامنوا کافرەکان هەمیشە گاڵتە دەکەن بە ئیمانداران بەکام ئیماندارانە ئەو ئیماندارانەی کەواز لە دنیا و خۆشیەکانی دنیا دێنن لە بەرخاتری قیامەتێ ئەو جار بەڵام یاساکە چۆنە والذین اتقوا ئەوانەی خۆپارێزن یعنی ئەمری خوا جێبەجێ دەکەن و لە گوناه و تاوان دوور دەکەونەوە بەڵام بەقەدەر توانای خۆیان طبعا ها خوای گەورە لە شوێنێکە دەفەرمێت واتقوا الله ما استطعتم طبعا ئەگەر ئەو ئاەتەی دیکە ئەو تەفسیری ئەو ئاەتەی نەکا بە زەحمەتە وانە خۆپارێزی 100% بە کەس دەکرێت بێگومان بە کەس ناکرێت بەڵام لە شوێنی خوا دەفەرمێت تەقوای خوای بکە ئەوەندەی پێت دەکرێت ئەوەندەی پێت دەکرێت و لە توانای خۆتدا هەیە بیکە خوای گەورە لە بەرامبەر ئەوەکەی دیکەدا ڕەحم و میهرەبانی بەکاردێنێ فەضل و یاسای بەخشندەیی بەکاردێنێ والذین اتقوا ئەوانەی خۆپارێز بوون لە دنیادا فوقهم لە سەرووی کافرانەوەنە يوم القيامة لروج دوایدا معلومة طبعا ئیمانداران إن كتاب الأبرار لفي عليين ها چاکەکاران لە بەرزترین بەرزاییەکانی بەهشتن خوا بنسیب ماکە کافرەکان لە نزمترینی شوێنە نزمەکانی ناو جەهەنەمێن ها کاتێک کە دەگەنە دەرگای بەهشتە ئیمانداران لە نزمەوە بەرەو سەرێ دەڕۆن وایە هەتا نیسبەتی تەقوا و ئیمانەکەت زۆرتر بێ شوێنەکەت بەرزترە بەڵام ئەگەر لە پلەی یەکەمیش داوی وانی وەکوسی وایە وەکۆی وایە لە زەویڕە چوبی ئاسمانێ نێوانی حەدیثی لەسەرها نێوانی بەهەشت 100 پلەیە نێوانی هەر پلەیەک بۆ پلەیەکی دیکە وەکو نێوانی زەوی و ئاسمان وایە بۆیە تەوان ئەو قسەیە تەوان
زۆر چاگنی ئاهاوەی کە جاری وا هەیە دەڵێ هەر بسمە بەهشتێ هەر لاقێکم لێوێ بێ هەر تەبان ناینسان هەمیشە داوای چونکە ئەگەر لە پلەی یەکەم بی و یەکێکی لە پلەی دووەم بێ برادەرەکەت زانین چەندی فەرقا وانە ئەتۆ لە سێم بی ئەو لە چوارەم بێ ئەتۆ لە چوارەم بی ئەو لە پێنجەم بی یعنی وانە چۆن پلەی مەسەن 50 لەگەڵ یەک وەکو یەکە 50 لەگەڵ 100 وەکو یەکە وایە ئەوجا خوا زۆری لەکنە بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ کە داوای بەهشتت کرد طبعا داوای کوێ بکە فێردەوس و ئەگەر ئیشیشت کرد طبعا دەبێت بەنیەتی وێ ئینسانی شەکەی بکە بەڕاستی هەوڵی وێ بدا خۆ بەوێ ماندووکە چونکە بەدەستێنانی محاڵ نییە بەڕاستی خۆک و باخ و حەدیقەی دنیای نییە وانە دینارێکت نەبێ بە نمونە پێت وابێ باخێک بەدە دەفتەر و بە 50 دەفتەر یەقەت بە تۆ ناکردرێ ئەوەی بەهشتێ جاری وا هەیە بە عملێکی ساڵحی بینی خۆت و خوای لەوانەیە ئینسان ببێتە ڕەفیقی شەهیدێک پیاوچاکێک پێغەمبەرێک لەوانەیە بچێتە پلەیەکی زۆر بەرزتر بۆیە والذین اتقوا ئەوانەی کە خۆپارێزن لە سەروی کافرانەوەنە لە ڕۆژی دوایدا بە هەر چەندە لە دنیاشدا نزم بن والله يرزق من يشاء بغير حساب خوای گەورە ڕۆزی دەدا بە هەر کەسێک کە بیەوێ بەبێ ژمار بەبێ حیساب ئەجاو بەبێ ژمارە دوو معنای هەیە دەکرێت بڵین بەبێ ئەوەی کەسەکە حیساب و خەیاڵی بەلایدا ڕۆیشت بێ ها هەندێک ڕزقت بۆ دێ ئەتۆ حیسابیشت نەکردووە نەشت ژماردووە لەوانەیە ئیشت بۆ نەکرد بێ وایە هەندێک جاریش ڕزق و ڕۆزیەکە هێندە زۆرە کەسەکە لەوانەیە هەر پێی حیساب نەکرێ هەر پێی نەژمێردرێ جا ئەوە ئەگەر بۆ دنیاە بێ مەبەستی کێیە مسلمان و کافر وایە والله يرزق خوای گەورە ڕۆزی دەدا لە دنیاە بە ئیمانداریش و بە کافریش بەبێ حیساب و لە دنیادا زۆر جار دەگونجێ ڕزقی کەسێکی کافر زۆرتر بێ لە کەسێکی ئیماندار وایە بەس ئەگەر قیامەت بێ بەس بۆ ئیمانداری ها خوای گەورە ڕۆزی دەدا لە بەهشتێ بە هەر کەسێک کە بیەوێ بە بێژمار طبعا فعلا ڕۆزی بەهشتێ هیچ کەسێک و هیچ ژمارەیەک ناتوانێت بژمێرێت و سەرژمێریکە جا ڕزق طبعا تەنها خواردن نییە ها وانە شعراویە یان ئەوەیە لە ئەوەیەکی لا باسی دەکات طبعا قسەی زۆر جوان طبعا زۆر جار ئینسان بەس پارە یا خان و یا باخ بە دەوڵەمەندی حساب دەکات وایە لە کاتێکدا ناگەر تۆ جستەیەکی ساغت هەبێ وانە وەرە ئەندامەکانی خۆت بخەمڵێنە بە پارە وانە هەر لەشت ساغ بێت تەندروستیەکی باشت هەبێ یان نا وەرە هەر ئیمانەکەی خۆت بەرامبەر کە بە بێدینی کەسێک کە قیامەتی نییە وانە هیدایەت کە خوا هیدایەتی داوی باکەم و کوریشت هەبن بەڵام ئیمانت بەخوا هەیە ئیمانت بە قیامەتی هەیە وانە زۆر جار مەسەلەن خێزانێکی باش برایەکی باش دایکێکی باش خوشکێکی باش وایە منداڵی ساڵح دەوروبەرێکی باش ئەوانە هەمویان سەروەت و سامانن کە ئەوانە هەمویان دەبێ خوا بیاندا والله يرزق من يشاء خوای گەورە ڕزق و ڕۆزی هەر کەسێک دەدا کە بیەوێ بەبێ ئەوەی بتوانێ بژمێرە یا بەبێ ئەوەی حسابی بۆ کرد بێ زوینە للذینە كفروا الحياة الدنيا ڕازێنراوەتەوە بۆ ئەوانەی کە بێ باوەڕن ژیانی دنیا ويسخرون من الذين آمنوا گاڵتە دەکەن کافرەکان لە دنیادا بەوانەی کە ئیماندارن بەڵام لە قیامەتێ طبعا عکس دەبێتەوە دەزانن وانە لە قیامەتێ خوای گەورە هەندێک مەشهەد لە مەشهەدەکانی جەهەنەمێ پیشانی ئیمانداران دەدا ئیمانداران لە ناو بەهەشتێڕا چاویان لە دۆزەخیەکانە پێیان پێدەکەنەوە گاڵتەیان پێدەکەنەوە بۆ ئەوەی عقوبەکەیان هاوشێوەی تاوانەکەیان بێت لە دنیادا والذین اتقوا فوقهم يوم القيامة ئەوانەی کە پارێزکارن لە سەروی ئیماندارە کافرەکانەوەنە لە ڕۆژی دواییدا خوای گەورە ڕۆزی هەر کەسێک دەدا کە بیەوێ پاشان دەفەرمێت کانە الناس ئومەة واحدة کانە یعنی لە ڕابردوودا خەڵکی ئومە یعنی ئاین لێرە هەمووی لەسەر یەک دین و یەک ئاین بوو لە ڕابردوودا لە سەرەتای دروستبوونی ئادەمدا خەڵکی هەر هەمووی لەسەر یەک ئاین بوو کە ویش بریتی بوو لە ئاینی تەوحید خوا بەیەکزانین و هاوبەش و شەریک بڕیار نەدان لە ئادەمڕا هەتا نوح پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ هیچ جۆرە بتپەرستیەک بوونی نەبووە ها هیچ جۆرە بتپەرستیەک تاوانکاری هەبووە ها کوڕەکانی ئادەم قەتڵیان کردووە وایە ئادەم و حەوا بێئەمری خوایان کردووە لە بەهەشتی دەرکراون بەهۆی بێئەمری خوای تاوانکردن سروشتی ئینسان وایە ئینسان ناکرێ
تاوان نەکا بۆ خۆی وایە و ناشکرێ هیچ کاتێک تەسەورت وابێ ئەو کەسەی تۆ ڕەفیقی ئەتۆ برادەرایەتی دەکەی ئەتۆ لەگەڵی قەت غەڵەتی نەکا وایە ئادەم کردوویەتی حەوا کردوویەتی کوڕەکانی کردویانە خۆی مەلەوان بەڵام شیرک ئینسان دەکرێ نەیکا شیرک هەموو کەس نەیکردوویەتی بۆیە خوا دەفەرمێ کانە الناس و خەڵکی لە ڕابردوودا ئومەتەن واحیدەتەن هەمویان لەسەر یەک ئاین و لەسەر یەک دین بوون کە تووشی بتپەرستی بوون لە سەردەمی نوحدا ئەوجار فبعث الله النبيين ڕەوانەی کرد خوای گەورە بۆ خەڵکی ئەنەبیین چەندان پێغمبەر سەلامی خوایان لێبێ پێغمبەرەکانیشیان چ بوو مبەشیرین هاتبوون موژدە بدەن بە خەڵکی وایە ئیشی پێغمبەران یەکەم جار موژدەدانە ها ئەو کەسەی دێتەکنت هونەر ئەوە نییە ها پسی گریێنی بە ئاەتی جەهەنەمی بیترسێنی وایە ئیشی یەکەمت ئەوەیە هانی دەی ها بڵێ ئەگەر ببێ ئیماندار ئەگەر چاکە بکەی ئەگەر خواناسی بکەی خی گەورە لە بەرامبەردا بەهشت و نیعمەتەکان و خۆشیەکانی بەهشتی بۆ حاضر کردووێ هەمیشە ئینسان دەبێت باسی بەهشت و خۆشیەکان و ڕەحمەت و میهرەبانی خوا بکە یەکەم جار ئەو جار ئەگەر بەوانە کەسەکە نەگەڕایەوە کاریگەر نەبوو ئەو جار دەبێت ئینزاریشکەی بڵێ ئاگادار بە ئەگەر ئەوانە شت نەکردن لە جیاتی چاکە خراپەت کرد ئەوش عقوبەکەیتی ئەو سزاکەیتی و ئێستا عکس بۆتەوە باسی جەهەنەمەیە و هەندێک کەس هەر بە هونەریش باز دەکەنەوە برایەک باسی دەکرد دەیوت لە شوێنێکی بووم تەلەفۆنیان بۆ یەکێکی کردووەرە خوتبەی بخوێنەوە دەی خوتبەیەکی بخوێنەوە هەمان بگریێنی تەوان گریاندن هونەر نییە ها خەڵکی بە پێکەنین بخەی تەوان چاکتر ئەوەی بیگریێنی بەڕاستی یعنی دڵخۆشی کەی بە بەهشتێ چاکتر ئەوەی بیترسێنی هەرچەندە هەردووشیان دەبێت بەیەکەوە بن ناکرێت ئینسان بەس باسی بەهشتێشکا باسی جەهەنەمێنەکە بەڵام یەکەم جار ئینسان دەبێت لە هاندان و تەشجیعکردنەوە دەست پێ بکە مبەشیرین لە هیچ ئاەتێکیدا منذیر پێش مبەشیرینی نییە پێغەمبەرانمان ڕەوانە کردن بە مژدەدەر ئەوە یەک ئەوجار وە منذیر ترسێنەر و ئاگادارکەرەوە ئەوجار وەئەنزەلە معهم الکتابە بالحەقی ڕەوانەشمان کرد لەگەڵ پێغەمبەراندا سەلامی خۆیان لەسەر بێ کتێب بە حەق یعنی کتێبیشمان بۆ ناردن پێغەمبەران بۆ خۆیان هاتبوون بۆ هیدایەت و بەتەنش خوای گەورە بەس پێغەمبەرەکەی نەناردبوون لەگەڵ پێغەمبەرەکاندا بەڵگە و نیشانە و کتێبیشی پێدا ناردەبوون لیەحکومە بەینە الناس بۆی بەو کتێبە حکم و دادوەری بکەن لە بینی خەڵکیدا ئاەتەکە زۆر وازحە تەوان هەر کەسێک پێی وابێ قورئان تەنها بۆ ئەوە هاتووە بینی تۆ لەگەڵ خوادا خۆشکە هیچ عیلاقەی بە حکم و حکمکردن لە بینی خەڵکیدا و حکمی دنیای و یاسای دنیایەوە نییە فەڕی بەسەر دین و ئیمانەوە نامێنە ها ئەو فەکرە علمانیەتی کە هەیە ها کە دەڵێت دین بۆ تاک و دین عیلاقەی بینی ئینسان و خوایە و هیچ ڕەبتێکی بە ژیانی دنیای خەڵکیەوە نییە ئینسان دەکرێت بۆ قیامەتێ عیلاقەی لەگەڵ خوا باش بێ بەڵام بۆ دنیاە پێویستمان بە خوای نییە نەعوذ بالله لەبەرەوەی عەقڵمان هەیە و بۆ خۆمان چاتر مەسلحەتی خۆمان دەزانێت تەمان ئەو کەلیمەیە کوفرە و هەر کەسێک قەنەعەتی وابێ لە دین دەردەچێت لیەحکومە بەینە الناسی هەخوای گەورە کتێبی ناردوون تا بەو کتێبانە حکم بکەن لە بینی خەڵکیدا فیمە اختەلەفوا فیه لەو ناکۆچی و دووبەرەچیانەی کە ئینسانەکان تێی دەکەون جا خوا دەفەرمێت وەمە اختەلەفە فیه نەکەوتنە ناکۆچی سەبارەت بە کتێبی کۆتایی کە قورئانەها سەبارەت بە هاتنی پێغەمبەری ئاخر زەمان ئیلا الذین ئوتوه تەنها ئەو کەسانە نەبێ کە پێشتر کتێبیان بۆ هاتبوو کە مەبەستی جوولەکە و مەسیحیەکانن من بعد ما جاءتهم البينات دوای ئەوەی کە بۆیان هات چەندان بەڵگە و نیشانەی ئاشکرا هەن لە ئاەتی دیکەش باسمان کردووە هەرچی پێغەمبەر هەیە بۆ معلوماتان لە ئادەمی ڕا هەتا ئیسای کە کۆتا پێغەمبەری گەورەیە تەوان پێش پێغەمبەری ئێمە ناوی محەممەدی زانیوە ڕێک چۆن ئێستا ئێمە ناوی ئادەمی دەزانین و پێمان وایە ئادەم بابە گەورەمانە و پێغەمبەریشە ئادەمیش زانیویەتی کۆتا کەسێک کە دەبێتە پێغەمبەر ناوی محەممەدە و ئیمانیشی پێی بووە ها و قەنەعەتیشی وا بووە ئەو کاتە کە ئەو محەممەدە هات هەرچی دینی ئاسمانی هەیە هەر هەمووی نەسەغ دەبێتەوە هەر هەموو خەڵکی دەبێت بە دوای دینی ئەو پێغەمبەرێکەوەن مەسیحیەکان هەر بڕوایان وابوو ها جوولەکەکان هەر بڕوایان وابوو بەسکەی پەشیمان بوونەوە ئەو کاتەی کە کەسێک گوتی ناو محەممەدە و پێغەمبەرم بەڵام لە مەکەی دەرکەوت لە ناو بەنو ئیسرائیلەکان دەرنەکەوت
حاڵین دەی هەتا ئەو کات ها هیچ جوولەکەیەک نەبوو بڵێ پێغمبەری آخر زەمان ناوی محەممەد نییە وەسفەکانیشی ئاوانین هیچ مەسیحیەک نەبوو ئیمانی بە پێغمبەری آخر زەمان نەبێت طبعا ئێستاش ناڵێن ئیمانمان پێی نییە ها دەڵێن ئەوە هەونیە دەڵێن ئەوە نیشانەکان مەجموعەیەک نیشانەیان لە تەورات و ئینجیلدا نووسیون کە ئەو نیشانانە نین هەر نین لە کەسدا نایەنەجێ چونکە خوان نیشانەکانی دیاری نەکردوون بەس نیشانەکانی محەممەد پێغمبەر صلی الله عليه وسلم خوا کە طبعا داهاتوو ڕابردوو دەزانێ وەکو خۆی دەرچوو کە زانیان ئەو وەصفانە طبعا وەصفی پێغمبەری آخر زەمانن بەڵام لە خۆیان نییە حەسادەت گرتیان ها دەفەرمێ وما اختلف فيه نكوتنا ناكوشي سبارد بآين إخوة إلا من بعد إلا الذين أوتوه تنها أو كسانا بكتابيان بوهات بو كي كوتنا ناكوشيش من بعد ما جاءتهم البينات دواي أوي كبوان هاتبو البينات تندان بلغو نشانة لسر پیغمبراتي پیغمبر صلى الله عليه وسلم بغيا بينهم لبر حسادتك كهبو لنوانيان ده جا خواه فرمت فهد الله الذين آمنوا خواه قورة پاراستني ئەوانەی کە ئیماندارن لما اختلفوا فيه لەو ناکۆچیانەی کە کات خۆی جوولەکە و مەسیحیەکان تێیدا بوون من الحق بە دینێکی ڕاست و بئیذنه بە فەرمانی خۆی فهد الله خوای گەورە ڕێنمونی ئیماندارانی کرد هیدایەتی ئیماندارانی دا ئیماندارانی پاراست لما اختلفوا فيه من الحق لەو شتانەی کە ئەوان تێیدا کەوت بوونە ناکۆچی لە ڕاستیەکان بە فەرمانی خۆی ئێستا لە ناو مەسیحیەکاندا چەند کتێب هەنا چەند ئینجیل هەن یعنی زۆر زیاتر هەنا هەر بە کوردی چلو شتێک ئینجیل هەیە دوی سەرەکیان هەنە طبعا ئەوانە پێیان دەڵێن ئەمقەوە ئەوەی پێی دەڵێن قەدیم و جەدید و ئەوانە چەندان تەورات هەیە بەڵام لە قورئانێدا چەند قورئانمان هەیە یەک ئێستا ئەو مستحەفەی کە تەنها لە هێندێک شوێنان فەتحەیەک یا کەسرێک لەبیر کراوە بە ئەم قەستیش نییە هەموو خەڵکی لێی بەدەنگ هاتووە ئێمە یەک قورئانمان هەیە لە هەموو جیهانی ئیسلامیشدا نوقتەیەک لە قورئانێکەوە بۆ قورئانێکی کە فەرقی نییە هەزاران جاریش محاولە کراوە وایە گۆڕانکاری دروست بکرێ بەڵام ئەگەر کتێبەکەت گۆڕی هەدی ئەو کەسانێک کە قورئانیان لە سینگیدایە و لە بەریانەکە لە هیچ سەردەمێکیدا نەبووە و نابێ قورئان تەنها بەنووسین هەبێ قورئان هەمیشە طبعا قەراری خوایە هەم بەنووسین بەردەستە و هەمیش لە سینە و ناخی ئینسانەکاندا هەیە بۆیە خوای گەورە لەبەرەوەی دینی کۆتایە خوای گەورە ڕەحمی بە ئیمانداران کردووە ئیمانداران لە بابەتی ئەساسیدا خلافیان نییە بۆ معلوماتان ئێستا هەندێک کەس هەندێک جار دەگوترێ باشە خۆ یەک ئیسلامە بۆ فڵان مەلایەوا دەڵێ و فڵان مەلایەوا دەڵێ ئەوانە بەس لە شتی لاوەکیدانە لە ئەحکام و شتی خلافی دانەندەنا لە بابەتی ئیعتیقادیدا کام مسلمانە هەیە ئەرکانەکانی ئیمانی کردن بە پێنج یا کردبنێ بە حەوت هەیە بێگومان نییە ڕوکنەکانی ئیسلام پێنجن ئەوە ئەساسیاتە ئینسان گرنگەوەی لە ئەرکانی ئیمان و ئیسلامدا خلافی نەبێ ئەرکانی ئیمان و ئەو ئاەتانەی کە لە قورئانێدا باسی عەقیدە دەکەن ئەو حەدیثانەی کە باسی عەقیدە و بیر و باوەڕ دەکەن لەوانەدا خلافت نەبێ لە بابەتی دیکەدا خوای گەورە هەر بۆ خۆی وای کردووە بۆ خۆی ئاەتی واناردوون کە مەجالی عەقڵی ئینسانی تێدا بێ بۆیە جیاوازی فتوا جیاوازی بڕیاردان لە شتی لاوەکیدا لە چۆنیەتیکردنی عیبادەتەکاندا شتێکی ڕێگە پێدراوە و ئاساییە بەڵام جوولەکە و مەسیحیەکان سەبارەت بەخوا ناکۆکن هەر سەبارەت بەخوا هەندێکیان دەڵێن سێ خوار هەندێکیان دەڵێن عیسا کوڕی خوا هەندێکیان دەڵێن شەریکی خوا هەندێکیان دەڵێن مەریەمە کچی خوا دەڵێن خوایە ئەوانی دیکە مەسیحیەکان سەبارەت بە خوایەتی خوا پێغەمبەراتی پێغەمبەرەکەی خۆیان کێشیان هەیە بۆیە فهد الله الذين آمنوا لما اختلفوا فيه من الحق خوای گەورە ڕێنمونی ئیماندارانی کرد لەو شتەی کە ئەوان تێیدا ناکۆک بوون بە ئەمری خۆی والله يهدي من يشاء إلى صراط مستقيم خوای گەورە ڕێنمونی هەر کەسێک دەکا کە بیەوێ بۆ ڕێگای ڕاست چێ بیەوێ تەبەن هەردووکی هیدایەت دەبێ خۆشت بتەوێ دەبێ خوش بیەوێ دەبێ خۆت هەڵی بژێری خوش پشتیوانیت لێ بکە ئەو جار خوا دەفەرمێ والله يهدي خوای گەورە ڕێنمونی دەکا هەر کەسێک ئارەزوو بکە هەر کەسێک حەزی لێبێ بۆ ڕێگای ڕاست گەر سەیری ئاەتەکەی کەینەوە بەس معنای کەلیمەکان كان الناس أمة واحدة خلقي لرابردودا هموي لسر يك آين بو فبعث الله النبيين رواني كرت خوابويان پیغمبران مبشرين ومنذرين بمجددر وترسينر
وأنزل معهم الكتاب بالحق رواني كر لقليان كتاب بحق براستي ليحكم بين الناس بوي بو كتابانا حكم دادوري بكن لناو خلقيدا فيما اختلفوا فيه لو شتاني كتيدا دكونا ناكوكي وما اختلف فيه يعني نكوتنا ناكوكي سبارد با پیغمبري كوتا إلا الذين أوتوه تنها أوانا نبي ككتاب ينبوها تبو كنش كوتنا ناكوكي من بعد ما جاءتهم البينات دواي أوي كبويان هات چندان بلغو نشاني آشكرا لسر راستيتي پیغمبر صلى الله عليه وسلم بغيا يعني لبر بينا خوشي وحسادتك كبينهم كلنيو خوان دا هيان بو فهدى الله الذين هدى يعني رنموني كردن خوا باراستني خوا اواني كإيمان دارن لما اختلفوا فيه لو ناكوشياني كأوان تيكوتبون من الحق بأمر راستي خوي بإذنه وبفرمان خوي والله يهدي من يشاء إلى صراط مستقيم خواي قورا رنموني دكا هر کسی کبیه بورگای راست واضحه ام حسبتم ان تدخلوا الجنه ايوه بتماي اون اي ايمان دارنا ام حسبتم بتماي اون ان تدخلوا الجنه بس نبهشته هر باسانش ولما ياتيكم لكاتك دا تا استا تشتا نبوه مثل الذين خلوا مثل هاو شوي اوانيك خلوا من قبلكم كتيبريون رويشتون لفيش ايوه بهشت هندك زار زور آسانه وای اگر بیر له هندك شتی دکیوا وانیا ها هندك کاری زور آسان و بسيط هنا وانیا اگر بیان کی ددکین نبهشته بلام ک بیریش دکیوا هندك زار ک کومالک زحمت و محنه و امتحان و تعقیق کرنەوە شت دێنە پێشێ خوای گەورە دەیەوێ ئیمانەکەت هەڵسەنگێنێت تاخوا بەڕاستی ئیمانداری یا ئیماندارنی پێویستی بە زەحمەت و ناڕەحاتی و ناخۆشیش هەر هەیە بۆیە ها حەدیثەکەی پێغەمبەری صلی الله عليه وسلم دەفەرمێت دەورەی بەهەشتی تەوان بە دڕک و داڵ دەورە دراوە ئەو کەسەی بیەوێ بگاتە بەهەشتێ بێگومان دەبێت بەسەر دڕک و داڵەکاندا یا دڕک و داڵەکان دەبێت هەڵقەنی وایە یا دەبێت تەحملی دڕک و داڵەکان بکەیت بۆی بگەیە بەهەشتێ وایە بەڵام جەهەنەم بەعەکسەوەیە ها دەورەکەی خۆشی و لەزەتە بەڵام ناوەکەی عذاب و سزایە ئاجا خوا دەفەرمێت ئەم حەسیبتم ئەن تەدخولوا الجەنە ئایا ئێوە ئەی ئیماندارینە بەتەمای ئەوەنە بەنیازی ئەوەنە بچنە بەهەشتێ وەلەمما یعنی لە کاتێکدا تا ئێستا یەئتیکم نەهاتووە بۆ ئێوە تووشی ئێوە نەبووە مثل الذين مثل يعني ناخۆشی و ناڕەحاتی هاوشێوەی ئەوەی کە خەلەو من قبلكم کە تێپەڕیوە بەسەر گەلانی پێش ئێوەدا خوا دەفەرمێت مەسەتهم تووشی گەلانی پێش ئێوە بوو گەلە ئیماندارەکان ها البەئسا یعنی ئەو پەڕی ناڕەحاتی و ناخۆشی و تنگانەیی طبعا بەئسا عادەتەن ئەو ناڕەحاتیانە کە لەلایەن دوژمنەکانیانەوە لەلایەن ناحەزەکانیانەوە تووشیان کراوە شەڕ و جەنگ و کوشتن پێغەمبەری وا هەبووە لە پێناوی خوای گەورەدا بە شمشار زەکەریا بە شمشار لە ناو داریدا دوولەت کراوە وانە بەسەرهاتی منداڵەکەی لەگەڵ ڕاهیبەکەی بە گولە طبعا و ئەوانەی لەگەڵی بوون هەمویان لە ناو ئاگردا سوتێنراون لە پێناوی خوای گەورەدا یەک بەیەک بەس تەکلیف داواکاریەکیش لەسەریان هەبوو بێ ئەوەیە ئیمان هەیە نییە پەشیمان دەبیەوە پەشیمان نابیەوە هیچ کەسێک ئامادە نەبووە طبعا ئەگەر تامی ئیمانت کرد فعلا ئامادەنی بیگۆڕیەوە بۆ دەفەرمێت مەسەتهم البەئسا تووشیان بووە ئەو پەڕی ناڕەحاتی و ناخۆشی وەڵضەڕا و ئەو پەڕی زەرەر و زیان جا ضەڕەکە نەخۆشی دەگرێتەوە ناخۆشی برسیەتی فەقیری هەژاری تنگانەیی وەزولزیلو و ژیانیشیان هێنراوەتە لەرزە يعني كوتونة أو بري ناخوشي وقوي بملرزيان بسر هاتبه حتى يقول الرسول حتى وايلي هاتوا پیغمبر كيان قتويتي حتى يقول الرسول حتى وايلي هاتوا ناخوشي كان تنغانا كان هندسة خدبون نك كس آسايا كان ها پیغمبر كا كلناويان دابوا قتويتي والذين آمنوا معه أوانشي كلقل پیغمبران دابون قتويانا متى نصر الله كي سركوتنو يارمتي وبشتواني خواده يعني قوماني بيش اواني بتماي بهشتي بون جاري وهي للاين خواوه اوان دب سختي امتحان كراون وتاقي كراونوا خريق بوا طبعا خريق بوا
پێغەمبەرەکانیش لە نائومێد بوون ڕزگار یعنی لە نائومێدی نزیک ببنەوە کە بێگومان طبعا هیچ پێغەمبەرێک نائومێد نابێ چونکە نائومێدی لە ڕەحمی خوای سیفەتی ئینسانی ئیماندار نییە ئینسان نابێ نائومێد بێ بەڵام جاری وها تنگانە و ناڕەحاتیەکە هێندە سەخت بوون ئەم حەسیبتم ئەن تدخلوا الجنة ئێوە بەتەمای ئەوەنە بچنە بەهەشتێ ولما يأتيكم لكاتێکدا تا ئێستا تووشی ئێوە نەهاتووە مثل الذين خلوا من قبلكم ناخۆشی هاوشێوەی ئەوەی کە تێپەڕیوە بەسەر گەلانی پێش ئێوەدا خوا باسی گەلانی پێش ئیمانداران دەکات دەفەرمێت مەسەتهم البەئسا تووشی گەلانی پێش ئێوە بوو ئەشکەنجە و ئازار و ناڕەحەتی والضەڕا ئەزیەت و ئازار و برسێتی و قات و قڕی وەزولزیلو و هێندرانە لەرزین و تاقیکردنەوەی سەختیشتان توش بوو حتى يقول الرسول هەتا وای لێ هات پێغەمبەرەکە و والذین ئامنوا معه ئەوەی کە ئیمانیان هێنابوو لەگەڵ پێغەمبەرەکاندا لایانگوت مەتا نەسڕ الله کەی سەرکەوتن و یارمەتی خوا دێ بەڵام خوا دەفەرمێ ئەلا یعنی ئاگادار بن ئین نەسڕ الله قەریب بێگومان یارمەتی و سەرکەوتنی خوای پەروەردیگار زۆر نزیکە چونکە لە دنیادا خۆ ئینسان کە تووشی ناڕەحاتی بوو لە دوو حاڵەت بەدەر نییە زۆربەی ناڕەحاتیەکان کاتی وایە خۆ ئەگەر وەلحاصڵ لە ژیانی شتدا ناڕەحاتیەکە هەر لا نەچوو ژیانەکە بەخۆی کاتیە وایە مەبەستم یا خوای گەورە ئەو تنگانەی کە تووشی کردووی هەر لە دنیادا بە چەند ڕۆژ و مانگێک یا ساڵێک لەسەرت لا دەبە کە بەبێ گومانی لە هەموو موسیبەت و ناخۆشیەک ئینسان قازانج دەکات زۆر جار باسمان کردووە ئیماندارێکی باشی خوای گەورە دەیەوێت دەرەجە و مەرتەبەت بەو نەخۆشی و ناخۆشیانە بەرز کاتەوە و نزیکتر کاتەوە لە خۆی و هێندێک جاریش لەوانەیە هەڵە و کەم و کوڕیەکت هەبێ خوای گەورە بیەوێ بەو ناڕەحەتی و ناخۆشیانە خاوێنت کاتەوە هەر کامێکیان بێ هەر قازانجت کردووە هەر کامێکیان بێ هەر نیشانەی ئەوەی کە خوا خۆشی دەوێت ئەو فەهمە غەڵەتە ئەوەی کە زۆر جار خوایە دەبێت چم کرد بێ مەرزنی هەمیشە هەڵەت کرد بێ هەنگی جار لەوانە هیچ هەڵەیەکت نەکرد بێ لەوانەیە بەعکسەوە زۆرت چاکە کرد بێ خوای گەورە بێ چاکترت کە و ئەگەریش هەڵەت کرد بێ خۆ هەر دیسان قازانجت کردووە خوا لێرە سزات دەدات لێرە خاوێنت دەکاتەوە بە ئەزیەتێکی کاتی دیاریکراوی تەمان کەمیش وا هەیە ئینسان تووشی نەخۆشیەک بکرێت کە بەرگەی نەگرێ زۆر جار نەخۆشیەکە لە ئەوەلی ڕا زۆر سەختە بەڵام ئاستا کەسێک نەخۆشی درێژخانی نەبێ لەوانەیە پێی سیر بێ یەکێک سەرەتانی هەیە و بژێ وهەنیا بەڵام کابرا کە توش بوو تووشی ئەمری واقع بوو لەگەڵی ڕادێتێ یان مصیبەتێکی دیکە نەخۆشیێکی دیکەی هەیە بووێ هەموو نەخۆشیێک لە دنیادا کاتیە بۆیە خوا دەفەرمێ ئاگادار بن سەرکەوتن و یارمەتی خوای گەورە زۆر نزیکە جا یا بەوەی ڕزگارت دەکات لە ناخۆشیەکەی یا بە مردنە هیچ نەبێ ئینسان ڕزگاری دەبێت ئەو جا دەفەرمێ یەسئەلونەکە ماذا ينفقون پرسیارت لێ دەکەن ئەی محەممەد صلی الله عليه وسلم ماذا ينفقون چ ببەخشن و بشبەخشن بەکێ پرسیارت لێ دەکەن ئەی محەممەد صلی الله عليه وسلم چ ماڵێک ببەخشن و ئەگەر بەخشیشیان لە چێ ڕادەست پێ بکەن بەخشینەکانیان ماڵەکانیان خێرەکانیان بدەن بچ قل ما أنفقتم پێیان بڵێ صلی الله عليه وسلم ئەی محەممەد ما أنفقتم ما يعني هەرچی بەخشیتان من خەیرین لە چاکە ئەوەی دەی بەخشی دەبێت چاک بێت و قل ما أنفقتم من خەیر ئەوە مەرجەها پێیان بڵێ هەرچی بەخشیت بەڵام بەمەرجێک ئەوەی دەی بەخشی خەیر بێ چاک بێ کەڵکێکی هەبێ سوودێکی هەبێ شتێک نەبێ بە کەڵکی ئەو کەسەینەیە کە پێی دەدەی لە کۆڵخۆکردنەوە نەبێ ئەوە یەک ئەوەی دەی بەخشی وەلحاصڵ دەبێت چاک بێ بیدەی بەشێ باشە فەلیلوالیدەین یەکەم جار بی دەبە دایک و باوکت بەڵام جاری وایە یعنی نا زەکات زەکات و سەرفترە نا بەخشینی دیکە یعنی ئەگەر داک و بابت پێویستیان پێ بوو و ئەتۆش پارەت هەبوو ویستت ببەخشی جەریمەیە بەسەرداک و بابی خۆت ڕا باز دەی بەوانی نەدەی بچی بیدەی بە کەسێکی دیکە ئەگەر محتازتر بوون پێویستتر بوون لە خەڵکی بۆیە بە پلەی یەکەم ئەو کەسەی پێی ئەوەی دەی بەخشی مەرجی یەکەم ئێوە دەبێت چاک بێ بیدەی بەچێ فەلیلوالیدەین دایک و باوک ئەوە یەک والئەقرەبین دواتر خزمە نزیکەکان بە پێی نزیکی مەسەن تۆ برات هەنا ئامۆزاتەنە کامیان نزیکترن بێگومان وایە منداڵی خۆت هەیە برا و خوشک و براشت هەنا کامیان نزیکترن منداڵەکانی خۆت نزیکترن بۆیە ئەو جار وەلیەتامە بیدەن بەچێ بە هەتیوان تەمان ئەگەر فەقیر بوون بەو مەرجەی مەرزنی هەموو هەتیوێکە
هەتیوێکی بێباوە کە کەس نییە کە سابەتی پۆ بکە فعلا ئەگەر محتاجی ئەوە بوو ماڵی پێ بدەیت بیدە دوای خزمەکانت وەلمەساکین پاشان بگەڕێ بە دوای هەژارەکاندا ئەو جار وە بنە سەبیل و هەروە بیدە بە ڕێبوارانیش وازەخانێ یەسئەلوونەکە ماذا ينفقون پرسیارت لێ دەکەن چ ببەخشن و بیبەخشن بەچێ قل ما أنفقتم من خير پێیان بڵێ هەرچی بەخشیتان لە چاکە بیدەن بە دایک و باوکتان خزمە نزیکەکانتان هەتیوان هەژاران ڕێبواران وما تفعلوا من خير هەرچی ئەنجامی بدەن لە چاکە مەرز نییە جاری وای ماڵت نییە ئینسان دەبێت پەچی بکەوێ ئەگەر ماڵت نەبوو لە حەدیثەکانی ئەوەی خوێندمانن جاری وا بە قسەیەک وایە بەدەست بە زمان یارمەتی کەسێکی کردا دڵی کەسێکی خۆشکە خی گەورە قەرەبووی ئەوت بۆ دەکاتەوە وما تفعلوا من خير هەرچی ئەنجامی بدەن من خير لە چاکەوە ناڵێ وما تنفقوا من خير ها ئەو بەس بەخشین نیە یعنی ئەگەر ماڵیشت نەبوو ببەخشی یعنی دەستەوەستان دامەنیشە بەشتی دیکە قەرەبوو بکەوە وما تفعلوا هەرچی ئەنجامی بدەن ئێوە من خير لە چاکە فإن الله به عليم بێگومان خی گەورە بیهی بەو کارەی تۆ زۆر زانایە یعنی چی بەو کارەی تۆ زۆر زانایە یعنی ئاگای لە نیەتی دڵتە بە چ نیەتێک کارەکەی دەکەی و بە چ نیەتێک ماڵەکەت دەبەخشی خی گەورە لەسەر نیەتەکەی خۆت بۆ بەپێی نیەتەکەی خۆت پاداشت دەداتەوە زۆر جار کارێکی زۆر گچکە بەڵام بە نیەتێکی زۆر خاوێن دەیکەی لەوانەیە خێرەکەی ببێتە شاخ و کێوێک وایە هەندێک زاریش کاری زۆر زەخم هەنە بەڵام ئینسان بە نیەتێکی پیسەوە دەیکا نەک خێری بۆ نانووسرێ لەوانەیە لەسەریی قەرزدار ببینەوە صلی الله علی سیدنا محمد